من زیاتر قسە دەکەم بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراق لە هەولێرەوە لەگەڵم دەبێت پرسیارەکان ماراستی بەڕێزیان دەکەم. بەڕێز مەریوان ئەم کاتت باش. وڵاتانی دراوسەی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی ئێران و تورکیا چۆن هەفتەیەکە سنوورەکانی عێراق و سەروەری خاکی عێراق و هەرێمی کوردستانیان بەزاندووە بڵاو پێکردنەوەی هێزی هاوبەش دەتوانێت ڕێگە لەم هێرشانە بگرێت چارەسەرە؟ زۆر سپاسان دەکەم سەبارەت بە ئەو کێشانێک کە بەو دوایانە هەیە کە لەسەر سنووری هەرێمی کوردستان سنووری عێراق کێشەکان فراوانی خۆی پێ فراوان بووە. زۆر لێرەدا چەندین خاڵ هەیە دەمانەیە ڕوونی بکەینەوە. ئەوەیە کە داوامان کردە لە حکوومەتی عێراقی کە ئەو هێزە هەیە کە حرەس حدود کاری ئەوەیە پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان عێراقا ئەو توانایە نییە لەبەر کۆترۆلکردنی سنوورەکە لەبەر فراوانی سنوورەکە. لێ داوامان کردێکە ئەو دوو لیوا زیاد کرێ لۆ هەرێمی کوردستان لە خەرچی مەنتیقەی بیتن و تا بتانی کۆترۆلکردنی ئەو سنوورە بکەین. ئەوە بابەتی یەکەم. بابەتی دووەم کۆترۆلکردنی سنوورەکەی سەرتاسە پێویستی بە ئیرادەی سیاسی هەیە. ئەو ئیرادە سیاسیە چ دەبی لە حکوومەتی فدرالی عێراقی هەیبیتن و هەرەوە ئەو وڵاتانی دراوسێ دەبی ئەو ئیرادە سیاسیان هەبیتن کە هیچی دی بە هیچ شێوەیەکی دی ئەو سنوورە بەزاندنە نەبیتن و ئەو کێشەی قەسفەوە نەش نەمینێت. بەڵە هەفتەی ڕابردوو لەگەڵ بەردەوامی هێرشەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ ناو خاکی هەرێمی کوردستان فراکسیۆنە کوردستانیەکان بە تایبەتی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق داوای کرد کە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت بەڵام کۆبوونەوەکە نەکرا. ئایا هیچ هەوڵێکی دیکە لە ئارایە بۆ کۆدەنگی فراکسیۆنە کوردستانیەکان لەم بارەوە؟ داوامان کرد فراکسیۆنی پارتی بە هەماهەنگی لەگە فراکسیۆنەکانی کوردستانی داوامان کرد کە جلسەی تاڕێ بکرێتن لەسەر بابەتی ئەو قەسفە مستەمڕانەی کە لەسەر هەرێمی کوردستان دەکرێتن و خەڵقی سیادەی هەرێمی کوردستان و عێراق دەکرێت. وە بوو بەیاننامەی لەلایەن کوتلەی پارتی دەرچوو کە بەردەوامبوونی لە پاش بەردەوامبوونی قەسفەکە کە داوامان کرد کە ئەو جەلسەیە بە زووترین کات بکرێەوە بۆ جەلسەکان جامدرا. لە تێدا لە جەلسەکەی سێ بڕیاری دەرچوو. جەلسەکە سڕی بوو. ئەو سێ بڕیارێکی لی دەرچوو یەکەمیان ئەوەیە یەکدەنجی هەموو عێراقیەکان کە دژی ئەو قەسفە بۆ مستەمڕێ دەکرێت هەرێمی کوردستان و خاکی عێراق و خەڵقی سیادی عێراقی دەکرێتن و هەروە پێکینانی دوو لجنە یەکەیان لجنەیەک پێک بێتن لە لجنە عیلاقاتی ئەنجومەنی نوێنەران هەروە لجنەیەکیش پێک بێت لەسەر لجنەی لە ئەمن و دیفاع بیتن بۆ پێداچوونەوەی لەسەر ئەو کارانەی کە ئەنجامدرایە. باشە ئایا عێراق دەتوانێت ئەم کێشەیە بەم شێوەیە چارەسەر بکات؟ چۆن دەتوانن گوشار لە عێراق بکەن لە ئەنجومەنی نوێنەرانەوە بۆی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی لەسەر پاراستنی هەرێمی کوردستان و قەوارەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق بێتە دەنگ؟ ئەمە لە بدایەتی بابەتێکی باسم کردیە پێویستمان بە ئیرادەی سیاسی هەیە کە حکوومەتی فدرالی کاری لەسەر بکاتنەوە ئیرادە سیاسیە بۆ نهێشتنی ئەو پێشەکاریانی کە لەسەر ئەنجام دەدرێتن و ئەو قەسفە مستەمڕیانی لەسەر هەرێمی کوردستان دەکرێت و هەروە وڵاتانی دراوسێش ئەو ئیرادە سیاسیان هەبیتن کە دووبارە نەبیتەوە ئەو جۆرە قەسفە لەسەر هەرێمی کوردستان. باشە بابەتێکی دیکە کەمێ بەڕێزت پرسیار بکەم. باشە جیاواز لە پرسی سنوورەکان پرسی جێگیرکردنی بودجێ هێزەکانی پێشمەرگەیە لە پرۆژە یاسای 2023 عێراق بەڕێزت ئاماژەت بەوە کردووە کە جەخت لێت جێگیرکردنی ئەم بودجێ دەکەنەوە. ئەگەر لە بودجەدا پشکی پێشمەرگەی تێدا نەبێت هەڵوێستان چی دەبێت؟ هەتا ئێستا بودجە نەگەشتیتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقی بەڵام لە کاتێکی نەبوونی بودجە بەس ئەوە نییە تو مەسەڵەن معاش پێشمەرگەی دابینکەی بەس تایبەت بە معاشەکەی نییە پێویستمان بە لە ڕووی تەسلیحەوەشەیە. ئەو تەفەرمون لە هەرێمی کوردستان پێویستی بە مەنزومەی دیفاعی جەوی هەیە لە محافەزەکردنی لەسەر سیادەی هەرێمی کوردستان لەسەر سیادەی عێراقی
چکە بەشەکە ئەو مەنزومە دیفاعیە بەشەکە لە محافەزەکردنی لەسەر سیادی لێ ئێستا پێویستمانە پێویستە لە ناوبودجەی دابینی بکەین و لۆ هێزی پێشمەرگەی دابین بکەین. دوو هێزی پێشمەرگە بریتی نییە لەسەر لیوای هەفتاش ئەفۆن هێزی یەکەی هەفتاش یەکەی هەشتاشەیە یەکەی هەفتا یەکەی هەشتا ئەوانش کاریان ئەوەیە خزمە محافزەکردن و لەسەر سنووری هەرێمی کوردستان بکەن و بەشەکن لە مەنزومەی دیفاعی وەتەنی کە لە دستوری ئاماژە پێکرایە واتە دەبیتر لە بودجەی زەخت بکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی زەخت بکەین لەسەر دابینکردنی بودجە و بودجەی پێشمەرگە لە میزانەی ساڵی داهاتوو. هەروە چکە دوو لیوای مشتەرەکی شێ پێکاتی هەتاوکە لە ئەو دوو لیوای مشتەرەکە هەتاوکە نە لە ڕووی تەسلیحەوە نە لە ڕووی موچەوە دابین نەکرای ئەویشمان داوا کردێ لە بودجەی 2023 دابین بکرێت. بەڵێ بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ کوردستان 24.